لا درێژەی کار و چالاکیەکانیان و بە بۆنەی نزیکبوونەوەی جەژنی ڕەمەزانی پیرۆز و وەک پیشەی هەمیشەییان دەستگای سۆمای چاوان بە هاوکاری لقی چەمچەماڵی ناوەندی زانایان و بانگەوازی کۆمەڵی ئیسلامی جلوبەرجی جەژن و هاوکاری مادیان بەسەر 50 منداڵی بێباوکی سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەریدا دابەش کرد. لالایەکی دیکەشەوە دەستگای ناوبراو بە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین سەبەتەی خۆراکیان بەسەر 50 خانەوادەی هەژار و کەم دەرامەتی سنوورەکەدا دابەش کرد. دەستخۆشی لە ئەم خێرخوازانەکەم کەەوە یارمەتیە مناڵەتی وانادن زۆر پێویستمان بە هاوکاریەوە دەستان خۆش بخوای گەورەتان ڕازی بخوا سەرکەوتوتان کە زۆر سوودێ بۆ مناڵە هەتیوانە زۆر سوودمان لێبینیەوە دەستیان خۆش بخوا سەرکەوتویان کە خی گەورە لەوانی شو لە ئێوەش بەزیاوکە کە ئەم مناڵی هەتی و بەسەرەکەن کولی ڕەمەزانیە هێنن بۆ ئێرە کە بانگمانەکەن لە بەڵاو نیسیبەت لاتاندا خوایە بۆتان بنووسێ بە حەج و عەمرە چاک بۆ گشتان بکە بۆ ئەوانش کاینێرێ بۆ ئێوەش کە تەوزیعەکەن. خی گەورە پاداشتان باتەوە و مەمنون ماڵتان ئاوا بێ و خی گەورە بۆ ئەم یارمەتیە گەلێ مەمنونی ئەم خێرخوازانەین و خی گەورە پاداشتیان باتەوە ئینشەڵڵا گەلێ مەمنونیانین فەخیری هەژار بەسەرەکەنەوە ماڵیان ئاوا بێ و دەستان خۆش بێ خوا گەلێ ماڵتان ئاوا بێ مەمنونی ناخوا هەر سەرکەوتوو بنیاخوا دەستان خۆش بێ و زۆر گرنگە و ماڵتان ئاوا بێ خوا دەستان خۆش بێ گەلێ مەمنونی نن. دانیال محەممەد دەستگای سۆمای چاوان مانگانە و بە هاوکاری خێرخوازان لە سنووری قەزای چەمچەماڵ کەفالەتی زیاتر لە 40 منداڵ دەکات و مانگانە و بەبێ دواکەوتون موچەکانیان بەسەردا دابەش دەکات. بەرپرسی دەستگای سۆمای چاوانیش لە چەمچەماڵ داواکارە لە خێرخوازان و سەرمایەداران هاوکاری زیاتریان بکەن بۆ ئەوەی کارە خێرخوازیەکانیان فراوانتر بکەن. ئێمە وەک لقی چەمچەماڵ سۆمای چاوان بە هاوکاری زانایانی کۆمەڵی ئیسلامی هەستین بە بڕێ پارە دابەشمان کردۆ بەسەر مناڵانی بێباوکە جلوبەرگ و پارە بووە. لە دوو کاتی جیاوازدا سەبەتەی خۆراکمان هەمیسانە دابەش کردو بەسەر مناڵانی بێباوکە. زۆر سوپاسی ئەو کەسانەکەن کە هاوکاریمان ئەکەن داواکاری لە خێرخوازان زیاتر هاوکاریمان بکەن بەشکە ئێمەش بتوانیت زیاتر دەستکراوە بین بۆ مناڵانی بێباوک و مناڵانی ئازیزمان لە شارۆچکەی چەمچەمە. دەستگای بەخشین هاوکاریمان بۆ 50 سەبەتەی خۆراکمان بەدەست بەسەر ئەو ماڵانەیە دابەش کردو مناڵانی بێباوکە. ساڵانە و لەگەڵ هاتنی بۆ نەو یادەکاندا بە تایبەتی جەژنەکانی ڕەمەزان و قوربان دەستگا و ڕێکخراوە جیاوازەکانی کۆمەڵی ئیسلامی لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان با مەبەستی خزمەتکردنی چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگا هاوکاری جۆرا و جۆر بەسەر منداڵان و خانەوادەی هەژار و کەم دەرامەت و کەسانی کەم ئەندامدا دابەش دەکەن. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.